سڵاوتان لێ بێوم کاتتان باش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان و خی گەورە هەرێمەکەمان وڵاتەکەمان بپارێزێ لە پەتای ڤایرۆسی کۆرۆنا و هەمووشمان پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و لایەنە تەندروستیەکان بین بۆ تاکپارێزی و گشتپارێزیمان لە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بەڕێزان. ئەمشەو دوو تەوەرگفتوگۆی لەسەرەکەین تەوەری یەکەممان تایبەتە بێ بە ڕووداوەکانی ڕۆژی هەینی و پێنجشەممە و هەینی و ئەمڕۆی بەغدا. دیارە لە بەغدا چەند ڕۆژێکە مقۆ گفتوگوی جیاواز دەکرێت لەسەرەوەی ڕوودەدا، هەندێک بە کودەتای دەبینن، هەندێک بە چاکسازیەکانی کازمی دەبینن، هەندێک بە شێواوی و پەرۆشی نێوماڵی شیعی دەبینن، هەندێک بە دەستێوەردانی ئەمریکی دەبینن، هەندێک بە فشاری ئێرانی دەبینن لە ناو خاکی عێراقدا و بە تایبەتی لە بەغدا. ئەوەی کە زۆر گرنگە باسی بکەین ئەوەیە کە ئایا چی لە بەغدا ڕوودەدات و ئایا بۆ لە سەردەمی کازمیدا ئەم بابەتانە قوڵتر دەبنەوە و ئایا ئەمەی کە کازمی کردوێتی و دەستی داوەتێ ئەو چاکسازەیە کە لە بەرنامە حکوومەکەیدا ئاماژەی پێکردو دەیەوێ حکوومەت و دەسەڵاتی حکومی و هێزە ئەمنیەکانی سەر بە حکوومەت باڵادەست و خاوەن چەک و خاوەن هێز و توانا بن، یان ئەمە ڕووداوەکان و تەقینەوەی ململانەکانی نێوماڵی شیعیە بۆ دوای دەست بەکاربوونی مستەفا کازمی کە لە عێراقدا ڕوودەدات، یان ڕێگری دروستکردن و عەرقەلەهێنانە پێشە بۆ ئەو بەڵێنانی کە کازمی داوێتی بە تایبەتی بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا. ئەمانە گفتوگۆکانی تەوریەکەمانە بن. لە تەوری دۆمیشدا سنتەری CDC ئەمریکی سنتەرێکی بەنێوبانگی جیهانیە لە لای دەستگای یاخود WHO کە ڕێکخراوی تەندروستی جیهانیە، دەستگایەکی معتەبەرە و توێژینەوەکانی تیدا بڵاو دەکرێنەوە، زۆرێک لە ناوەندە زانستی و ئەکادیمیەکان پشتی پێدەبەستن. دیارە CDC لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا راپۆرتێکی بڵاو کردووە لەسەر ڤایرەسی کۆرۆنا کە چۆن بڵاو دەبێتەوە، چۆن دەگاتە لە کەسی توش بۆ دەگاتە کەسی وەرگر چۆن دەتوانێت خۆی باشتر بپارێزێ. ئەمانە توێژینەوەی نوێن ئێمە لە تەوری دووەمدا گفتوگۆی لەسەرەکەین. بەڕێزان سەبارەت بە تەوەری یەکەم لە ڕێی سکایپەوە ڕابیحە حەمەد لێپرسای مەڵبەندی بەغدای یەکێتی نیشتیمانی کوردستانمان لەگەڵە بێ. ڕابیحە خانم کاتەوە باش، سپاس بۆ بەشداریت. زۆر سپاس. دەمەوێت ڕای ئێوە بزانم لەسەرەوەی کە لە بەغدا ڕوودەدات ئێوە ناوی دەنێن چی لێ تێگەیشتون؟ بەڵێ لە ڕاستە باسی کۆمەڵێ باشتر بەزانم ئەوەی لە بەغدا ئێستا ڕوودەدات و لە عێراق بەگشتی ڕوودەدات ئەمە هەموو ئەمانەی تێدا واتە بربەرەکانەی ناوخۆی ماڵی شیعە و تەدەخلاتی ئیرانی ئەمریکی وڵاتانی ئەقلیمی و هەروەها لە سیاسەتانی عێراقیشەوە بەرژەوەندی و ئەنجام نەدانی هەڵبژاردننی پێشبەختن و پژگیرینێتی لێوە حکومەتە کۆمەڵی بابەت کۆبەتەوە بەیەکەوە دەروێ قۆناغی دێتە پێشەوە کە هەمووی بەیەکەوە دەتەقێتەوە. ئەمەی لەسەر ڕۆژی ڕابردوو ڕوویدا لە ڕاستیدا ئەم ماوەیە هێرشی زۆر لە ڕێگەی هاوەنی سارفەوە دەکرێتە سەر ناوچەی سەودی بەغدا بە تایبەتی کە بەرەو سەفارەی ئەمریکی ئاڕاستە دەکرێت. خۆمان لە هەفتەی ڕابردوو کە لە بەغدا بووم لە شوانە زۆربەی شوانە تەنهاوانێک دەگیرایە دەورە پشتی یان نزیک لە سەفاری ئەمریکی بە تایبەتی نزیک لە دامدەزگاکانی دەوڵەت. ئەمانە وای کرد کە دەستگا هەواڵگریەکانی عێراق بەدواداچوو کرد بەڵامەتە چکە نیگەرانی لەلایەن سەفارەتی وڵاتانی تریشەوە کە لە نزیکە دروست دەکا یاخود پەیوەندە دیبلۆماسیەکانی عێراق لەگەڵ وڵاتانی دەرەوە دەخاتە بەرپرسیار و مەترسیەوە کە ئەمەش دەرەری دەبێت بۆ داهاتوی عێراق و بۆ ئیدارەدانی عێراق کە ناکرێتەوە وڵاتێک بەپێ پەیوەندە بەبێ پەیوەندە دیبلۆماسیەکان لەگەڵ وڵاتانی تردا هەڵبکاتنەوە ئیدارە بدە کە سەفارەتی هەر وڵاتێکی لە ناو عێراق پێ دەبێ عێراق پاراستنی ئەم سەفارەتە بگرێتە ئەستۆخۆی و ئەمنیەتی پارێزراو بێ. کەواتە بەدواداچوون کرا بۆ ئەمانە لە ناو باخەکانی ناوچەی دۆرە دوو بنکەی ساروفی ئامادەکراو لەوێ دۆزرانەوە کە ژمارەیەک لە ئەندامانی حیزبوڵڵا لەوێ کە لە نزیک ئەم بنکانە بوون و ئامادەکاریان کردووە بۆ هێرشکردن بە سەردانگرەکانی دەوڵەت بەپێی ئەم هەواڵانەی کە دەستگای هەواڵگری عێراقی بڵاو کرایەوە و هەروەها ئەوەی بۆ سەر هێرش بۆ سەر سەفارەتی وڵاتان
کە ئەمەش وای کە لەمان دەستێن بەسەردا بگیرێ و توادە کەسیشیان تێدا بگیرێ بەرەو بینایی مكافحة إرهاب عراقي دژە تیرۆری عراقی بێن ئەمە شوبای کرد کە سەردارەکانی حزب الله کە ئەمانە نانەوێ بێن ژێرباڵی حکوومەتی اتحادیە یاخود بەرپرسی هێزە سەردارەکانی عراق تا سەرۆکوەزیرانی عراقا و هەروەها ناشێتانەوێ ئەمانە وەکو هێزێکی نظامی لە عراقدا ڕەفتار بکەن و لەوانەیە هەندێکیش لە حزبی شعبیش بەرپرسەکانیانەیان هەندێک گروپی تایبەتە لەوانە خۆی حەشدی شعبی لە ساڵانی ڕابردوو بە پێی یاسایەک بڕیارێک لە ئەنجومەنی نوێنەرانی عراق وەکو هێزێکی دەوڵەتی حسابی بۆکرا وەکو شامەشان لەزەی عراقی کە ڕوبەڕووی داعش و لەناوبردنیان بوونەوە بەڵام بەداخەوە دیارە هەندێکیان بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان بەکاریان دێنن هەندێک گروپی میلیشیا سەرداری وهەیە نایەنێ بستان ژێرباڵی هێزە سەردارەکانی عراقی بەڵکو دانەوێ خوا ڕەفتار بکەن هێرشیان کردە سەر ناوچەی سەوز و دامزەکانی حکوومەت و بەتایبەتی سەر بینایی دژە تیرۆری عراقی کە ئەمەش بە بژێدا چۆن ڕوویدا لە دژی ڕابردوو ئەمەش وایکرد نیگەرانی لە گۆڕەپانی سیاسی عراق و هەروەها ئەمیش دروست بێ و لایەنە سیاسەکان دیارە هەر شیعەکان بخۆیان تا ڕادێت گەیشتە حەلێکی وەقتی بەڵام تا ئێستا سوادە خەزی کراوە بەپێی وتەبێژی ئەنجومەنی وەزیرانی عراق مثل ئەم سوادە کەسا حکوومەتی عراقی دەستبەرداریان نابێت بەڵکو دەبێت دادگا لێکۆڵینیان لەگەڵ بکە و لەگەڵ لایەنی پەیوەندیدار کەواتە ئەوانیش دەیانەوێ لە ڕێگەی هێز ئەم سوادە کەسا ئازاد بکەن کەواتە لێرە پشێویەک لە هێزی سەرداری عراقی دروست دەبێت و پشێویەک لە ڕووی ئەمنی و لە عراق بەتایبەتی لە پایتەختی عراق لە بەغدا دروست دەبێت کە خۆی واردەخستنە لەبارە بەهۆی زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە بەغدا و لە شارەکانی تر عراق و نەبوونی پێداویستی تەندروستی لە ئاستی پێویست نییە و ڕۆژانە چەندین کارمەندی تەندروستی تووشی ڤایرۆسی کۆڕۆنا دەبوون و گیان لەسەر دەست دەدەن و نەخۆشخانەکان جێگیان وە پێویست ئەوانە هەموو ئەرکێکی زۆری لەسەر حکوومەتی نوێی عراق دروست کردووە و لەلایەکی تریشەوە ئەگەر بارودۆخی ئەمنی شتێک بچێ و لایەنە پەیوەندیدارەکان و لایەنە سیاسەکان عراق هەمکار نەبن ئەمە دەبێتەوەی دروستبوونی پشێوی لە گۆڕەپانی سیاسی عراق باشە و ئەمەش داهاتی عراق بەرەو هەڵەیەکی نادیار دەبا ئەمەش خراپە بەتایبەتی هەندێک بۆچون هەیە کە دوایە ئەمە ئەم هێزانە دەیانوێ وەکو خۆیان نێدوان دەدەن بە ئاشکرا لە ئێمە ئامانتمان سەفاری ئەمریکیە و خۆش دەزانێ ئەگەر بێت و سەفاری ئەمریکی ڕوبەڕووی هەر مەترسێک بێتەوە ئەمە مەترسی لەسەر داهاتوی عراقیش دروست دەکا و لەوانەیە ئەمریکا شتوی تەداخلی ئەم بارگەرژیە بکە بۆیە دانیشتوانی عراق تاوەڕوانی بارودۆخێکی نالەبار دەکەن ئەگەر ئەم بارودۆخە یا درێژە بچێشێ باشە هەڤاڵ ڕابێحە بەڕای ئێوە کامیان سەردەکەون ئەو هەنگاوەی کە کازمی ناوێتی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم هێزانی کە نایەنەوێ لە ژێر چەتری هێزە ئەمنیەکانی عراقدا مامەڵە بکەن ئەمان سەرکەوتوو دەبن واتە کازمی و دەوڵەتی عراقی یان میلیشیا چەکدارەکان چونکە هەتاوەکو ئێستا لە هەر قۆناغێکدا ئەم میلیشیانە دەستیان بۆ هەر شتێ بردوێ لە عراقدا ئەوان سەرکەوتوو بن ئێوە کامیان هەز دەکەن لە کۆتاییدا خۆی نەڕاستیدا دەوەستێتە سەر لایەنە شیعیەکان ئەگەر لایەنە سیاسی شیعیەکان پاڵپشتی حکوومەتەکەی کازمی بن بیانەوێ وڵات بنەوە سەر ڕێگە ڕاستەقینەکەی خۆی و سیستەمێکی ئیدارەدانی مەدەنی باڵ بچێشێ بەسەر داهاتوی عراقا ئەوە سەرکەوتوو دەبێت کازم هەنگاوەکانی ناوێتێت چونکە ئەم چەکدارانە ئەم میلیشیانەی کە لە دەرەوەی یاسا کار دەکەن ئەمانە مەترسین بۆ سەر عراقا و مەترسین بۆ سەر جانی بەشێکی زۆریش لە هاوڵاتیانە تەنانەت احتیمالە ئەمانە ئەگەر هەڤاڵ ڕابێحە نێوماڵی شیعی ئەو ویستەی تایە بۆ کازمی بێوێ کازمی سەرخە تا ئێستا ئەوە بەدی ناکرێت بە تەواوی چونکە خۆی ئەم هەنگاوە و ئەم سەر هەڵدانی ئەم بارودۆخە و ڕۆژانە هاوەن تێگەتن لە سەفاری ئەمریکی لە ناوچەی سەوز بە خۆی ئەو دیوەنیشان دەدا کە هێزێک هەیە یاخود چەند لایەنێک هەیە پاڵپشتی حکوومەتەکەی کازمی ناکەن
و پاڵپشتی چاکسازیەکانی ناکەن بە تایبەتی چاکسازیەکانی لە هێزە ئەمنیەکان چاکسازیەکانی لە هێزە چەکدارەکانی عێراقا کە کازمی لە یەکەم گوتاری ئەو نێوەیدا کە هیچ هێزێکی میلیشیا لە عێراقا نابێت بوونی هەبێ دەبێ هەمووی بێتە ژێرباڵی هێزە چەکدارەکانی عێراق و حکوومەتی عێراق بتوانێت فەرمانڕەواییان بکە و ئیدارەیان بدا بەڵام ئەمانە خۆیان بۆ ئەو دروست بوون کە نەدەرەوەی نێزان خۆیان نەدەرەوەی نێزان دروست بوون ڕاستە لەوانەیە حەزبی شعبی ئەگەر لە ژێرناوی حەزبی شعبی لە پەرلەمانی عێراق جەم پێدراوە بەڵام ئەوانە لە دەرەوەی ئەمە شاکار دەکەن کاتێککە حکوومەت دەستگیریان دەکەن دەڵێن ئێمە حەزبی شعبین و بەیاسا دروست بووینە و لە چوارچێوەی نظامی عێراق هیدان بەڵام خۆیان کارەکانیان ئەمە دیموکراسی لە بەڕێوەبەری سیاسی عێراقا کە ناتوانێت وڵاتێک بی هێزی سەردار هەبی لە دەرەوەی نظامی ئەو وڵاتەکان بکە نابێ عێراق سەفارەی وڵاتەکان لە عێراقا لەژێر مەترسیدا بن ئەگەر وا بێ سەفارەی ئەمریکی لە عێراق سەحب بکاتەوە سەفارەی زۆربەی وڵاتان سەحب دەکاتەوە ئەو کاتە عێراق دەگەڕێتەوە بۆ ئەو دۆخی ساڵی نواتەکانی دوای حربی کوێت و حربی ئێران و کە زۆربەی سەفارەکان لە عێراق سەحبیان کردەوە و ئەمنۆقی ئابووری خراپتر عێراق عێراق دۆخێت و خراپدا دەڕوا بۆیە وا باشترە لایەنە تەکەم بەتایبەتی لایەنی شیعە بۆ ئەوەی ئەم دۆخە لە دەست خۆشیان نەدەن و عێراق بەتەواوی لە دەستیان نەچی بەرە و عقارێکی خراپ نەڕوا پاڵپشتی ئەم حکوومەتە بن و هەوڵ بدەن ئەم قۆناغە سەختە تێپەڕێنن و هەوڵ بدەن ئەم میلیشیا سەردارانە کۆنتڕۆل بکرێ بەڕاستی ناکرێت. ڕابیحە خان ئەگەر کازمی لەم هەنگاویدا سەر بکەوێ و بتوانێت بەسەر ئەم جۆرە لە لاساری سەربازی و لە لاساری چەکداریدا سەر بکەوێ دەبێ بە ڕەجل الدەولە دەبێ بە پیاوی دەوڵەت دەبێ بە ئەو کەسەی کە ئیتر سەرەتایی دەسەڵاتەکەی سەرەتای یعنی ڕزگارکردنی عێراق بێ لە تەنگ و چەڵەمەکان خۆی ئەو ئەسای سەحری پێ نییە ینی هەموو شتەکان بتوانێت بکە بەڕاستی ڕاستە لەوانێت سەرکەوتن بەسەر ئەم میلیشیا سەردارانە ئەو قۆناغێکی باشی تێدەپەڕێنێ ینی دەتوانین برێن داهاتویشی ڕوونمان دەبێت بەڵام ناتوانین بڵێن کە دەتوانین بەسەر هەموو کێشەکاندا زاڵ بێت چونکە لەوانەیە بەتایبەتی ئەو لایەنە شیعیانەی کە لە بدایەتی هاتنی کازمی دژایەتیان کرد لەوانەیە ئەو کاتە تووشی تری بۆ دروست بکەن نەیە لە چاکسازیەکانی تر لە چاکسازی هەڵاتوکردنی گەندەڵی کەمپەنیای گەندەڵی و ئاشکراکردنی ئەم هەموو بازرگانی نهێنیانی لە عێراق دەکرێت و ئەو بیرە نەوتانی کە بەنهێنی دەفرۆشرێت لە دەرەوەی یاسا ئەمانە هەمووی بەرنامەی حکوومەتی داهاتوو دەبێت ئەلفە لەسەر مەکازمی یاخود هەر کەسێک کە بێوێ ئیدارەی عێراق بدەوە بە شێوەیەکی تەندروست ئیدارە بدە بۆ ئەوی داهاتووی باشتری هەبێ بەڵام بەڕای من یعنی ئەمە لە بەرژەوەندی و زۆر کەس دەدرێت بۆیە ڕێگری زۆری بۆ دروست دەکرێت بۆ داهاتوو بەڵام خۆی سەرکەوتن بەسەر میلیشیا سەردارەکە ئەمە قۆناغی یەکەمە ئەگەر ئەمە قۆناغە تێپەڕێنێ بە بەڕای من بردەوەدا ئەسەرکاری بۆ دەکرێت بۆ ئانی تریشیان دەتوانی زاڵ بێ بەڵام ئەو قۆناغیان سەختە بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر جدی دەوێت پاڵپشتی زۆریشی دەوێت بتوانێت و ئەگەر تەدەخلاتی تریشی لێکە ناوێ بە بڕای من ینی تۆزێک سەخت دەبێت ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو لە خولی یەکەم لە ساڵی 2008 کە بەڕێز مالیکی کاتە سەرۆکوەزیرانی عێراق بوو دووبارە ئەو کاتەش میلیشیاکانی جێشی مادی توێشێ زۆریان بۆ حکوومەتی عێراق دروست دەکرد بەڵام ئەو کاتە مالیکی دووبارە هاتە دەستیان و کۆنتڕۆلی کردن و شەڕێکی سەخت ڕوویدا لە نێوان هێزەکانی عێراق و ئەم میلیشیانە تاتوانی کۆنتڕۆل بکە بەڵام ئەو کاتە ئەو جێشی عێراق تەنها ئەم جێشە بوو لەگەڵ زێشی میلیشیاکانی زێشی مادی بەڵام ئێستا میلیشیا سەردارەکان زۆرترن گروپیان زۆرترە زۆر کەس دروست وایەکە گروپێکی هەیە بە ناوی زێشێکی ناونێناوە ئەمانە یعنی کۆنتڕۆل ناکرێت وەکو ئەوە نیە ئەو کاتی مالکی هێزی سەربازیەکە تەنها لەژێر دەستی حکوومەت بوو و توانرا بەرامبەر بە زێشی مادی بۆتەوە بەڵام ئەوەی ئێستا سەختتر دەبێت لەو قۆناغی کە لە ساڵی 2008 لە بەرامبەر بەڕێز مالیکی ڕوویدا بۆیە دەبینین ئێستا لەم چەند ڕۆژەی ڕابردووە شێرکی زۆر باڵی کێشاوە لەسەر داڵای پایتەخت کە احتیمالە ڕۆژی دادگاییکردنیش بۆ ئەم چەندەکەسە ئەمانە بەهێزش سەرداری زۆرەوە و مەترسیەکەش لەوەدایە کە ئەمانە ئەم چەک و تەقەمەنیانە پیانە هەی دەوڵەتە
احتمال خلق ياخذ خلق ئاسایی هێزە تدارەکانی شتمیان لێ شازیانەکەنەوە تمپێری سەربازی دەوڵەت و بە تەشی دەوڵەت و بە قەنات و بە هەموو جۆرە چەکەکانی دەوڵەتیان لەلایە کە دەتوانێت ڕوبەڕووی دەوڵەت دەبنەوە بۆی ئەمە جێگەی مەترسیە قۆناغێکی سەختە و ئەرکێکی زۆر سەخت کەوتەتە ئەسەی بەڕێز کازمی بۆ ڕوبەڕووبوونی ئەم دۆخە و ئەمەی کە سەختتریشە لایەنە سیاسەکان لەگەڵی دانی چونکە ئەوەی ئەگە بەراورد بکەین لەگەڵ ئەوەی ڕابردوو لەگەڵ بەڕێز مالیکی ڕوویدا بەرامبەر بەزێشی مادی ئەو کاتە لایەنە سیاسەکان تەنها کتلەی سەدرەکان نەبوو کە لەگەڵی دانەبوون هەموو لایەنە سیاسەکان پاڵپشتیان دەکرد بەڵام ئەوەی ئێستا ڕوودەدا دابشبوونی ماڵی شیعەیە کە زۆربەی هەیانە نایەوێ کازمی سەرکەوێت و کە نەکەبێتە وادیهەی شیعەکان بوو داهاتوو لە انتخاباتی داهاتوو بڵاتەوە چکە ئەم منافەسە سیاسیەشی تێدایە بەڕاستی بەداخەوە زیاتر زاروێ شتێکە لە بەرژەوەندی وڵاتشە بەڵام ئەوان بەرژەوەندی شەخصی یاخود بەرژەوەندی حیزبەکانە بەرژەوەندی گروپەکە لە پێشینەی بەرژەوەندی وڵاتەکە دەگرن بۆیە بە ئاسانی ناسە ژێرگاڵێنی پاڵپشتی بەڕێزکردنی بن بۆ ئێسەر بکەوێت لە ڕاستیدا نیگەرانێکی زۆر هەیە لە عراق بەتایبەتی لە پایتەختی عراق بەغدا بۆ داهاتووی عراق لە سەرەتای دەست بەکاربوونی مستەفا کازمیەوە زۆر بانگەشەوە دەکرێت کە ئەمریکیەکان پشتیوانی مستەفا کازمین و هۆکاری بوون بە سەرگۆزیرانی مستەفا کازمین لەم قۆناغەشا پێ دوایە تەداخلی ئەمریکی هەبێ بۆ پشتیوانیکردن لە کازمی بە تایبەتی لە نێوان دوو کەوانەیە کە بابەتەکە بابەتی حەشدی شعبی و حیزبوڵای عێراقیە جارێ نەوانەیە ئەمریکا تەنها وەک سیرکەرێک سەیری گۆڕەپانە تەفتە تەداخل نەکە بەڵام ئەگەر تەداخلاتی وڵاتی تورک و ئێران یاخود حیزبوڵای لوبنانی ئەمانە یعنی بارودۆخەکە زیاتر ئاڵۆز ببێ و بێتە خۆ نەخواستە ئەنیشتە ڕوو بداتن و زیاتر هێز سیاسی شیعەکان بێکدا بچنەوە بەرامبەر بە کازمیان ئەو هێزەی کاوەکو هێزی فەرمی دەوڵەت ناگەندرێت ئەوە ئەمانەش ئەو تەداخلاتانش بێتە ناوی بە بڕای من ئەو کاتە بە دووری مەگرین ئەمریکاش بەبیانی ئەوەی ئەگەر بە تایبەتی ئەگەر هێرش بکرێتە سەر سەفاری ئەمریکی بە دووری نەزانین ئێمە ئەگەر ئەم چواردە کەسە لە کاتی داگاییکردنە یاخود بەگژاتچوونەوەی هێزی دژە تیرۆری عراق لەگەڵ میلیشیاکانی حیزبوڵا ڕووداتی میلیشیاکان هێرش نەکەنە سەر سەفاری ئەمریکی کە لە سەر مانگی ڕابردوشدا پێش لە پشتینی قاسم سلێمانی و ئەبوو مادی مهندس دیسان هەمان بارودۆخ ڕووی داوە کە هێرشیان کردە سەر سەفاری ئەمریکی وای کرد ئەمریکا هەڵوێستی هەبێ و ئەم قۆناغش ڕوویدا کەواتە ئەم دووبارە ئەم جارشیان چاوەڕوان کراو دەبێت کە بە تایبەتی کە عێراق لە قۆناغی ئەوەدا بوو کە پەیوەندیەک یاخود هاوپەیمانیەکێت و اتفاقیەک لەگەڵ عێراق لەگەڵ ئەمریکا ئیمزا بکەن کە بۆ هەموو بوارەکان لەخۆ بگرێت کە ئەمەش وا دەکرا ئەمەش دوا دەکەوێت و یاخود داوا لەسەر داوای کازمیش احتیمال ئەگەر نەکرا هێزی پشتیوانی لەناو خۆی عێراق پێک بێنێت داوای هێزی پشتیوانی لە ئەمریکا یانە هەر وڵاتی تر بکاتن بۆ ئەوەی عێراق لەم قۆناغە تێپەڕێنێت ببوورە لەبەر کاتەکە یعنی یەک پرسیارتری گرنگ هەبوو حەزمەکە ڕای ئێوە لەسەر بزانم سەبارەت بە گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا ئێستا دەنگۆیەک بڵاو لە ناو هەرێمی کوردستان کە نیمچە ڕێکەوتن هەیە کە تەنها ئەوە ماوە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بچێتە بەغدا و ڕێکەوتنەکەی ئیمزا بکات یعنی گفتوگۆیەکی لەم بابەتە هەیە قسەیەکی لەم بابەتە هەیە لە ناو میدیاکانی هەرێمی کوردستانە ئێوە لەسەر ڕێکەوتنی هەرێم و بەغدا چی دەزانن زانیاریتان چی لایە و چی زانیاریە کە لە بەغداوە بیست بێتان هەبێ بەڵێ خۆی بەڕێز تاڵبای زێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان با سەرۆکایەتی وەردێک لەسەر ڕۆژی ڕابردوو سەردانی بەغدای کرد کە ئەمە چەندەمین سەردانی بوو بۆ سێف سەردانی بوو ئەم بابەتە بەغدا و پێش ئەوەش تیمێکی فەنیت و لەگەڵ لایەنە فەنیەکانی عراقی دانیشتن گفتوگۆ بکەن لەسەر داهاتی هەرێمی کوردستان و
عراق فستون معاملة نظام هريم كردستان فلدات درست عراق زور مردي دانا معلمانيا داهاتی نفتی هەرێمی کوردستانی دەوێت و هەروەها داهاتی خاڵە سنووریەکانیش کە بگەڕێتەوە بۆ بانکی مرکزی عراقی و تا ناوەندی عراق بوو لە ئەم کاتە ئەمانەش دەتوانێت ئەگەر ئەمانە سەر بکرێت دوای گەڕانەوەی وەردەکە و مردەکانی عراقی ناوەتەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش کۆ بێتەوە لەسەر ئەم بابەتە ئێجا بتوانی بڕیار بدەن لەسەر ئەمەی کە ئایا دەتوانین ڕێک بکەین لەگەڵ عێراق بەڵام هەرێمی کوردستان بە بڕوای من ئەگەر لەسەر ئەم پێشنیارانەی عێراق کردوێتی پێویستە ئێمە ئەگەر تا بگونجێت تا بتواندرێ ئیمکان ببێ ڕێک بکەوێت چونکە هەرێمی کوردستان بە باری دۆخێکی زۆر سەختی ئابووری تەندروستی خەریکە بڵێم سیاسی شتێ پەڕ دەبێ چونکە ئەم لەشکرتووشەی تورکیەش بۆ سەر سنوورەکانی هەرێمی کوردستان و تۆپبەرانکردنی گوند و ناوچەکانی هەرێمی کوردستان و هەروەها مەترسی زۆری لەسەر هەرێمی کوردستان دەست کردووە و بە تایبەتیش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەم کێشە ئابووریەی کە لە هەرێمی کوردستان هەیە و نەبوونی بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەمەوەی کردووە باردۆخی گوزەرانی هاوڵاتیان خراپێ بۆیە پێویستە حکوومەت هەرێمی کوردستانش لایەنە سیاسیەکان هەندێک نەرمی بنوێنن و بتوانن لەگەڵ عێراقا بدەنە چارەسەرێک بۆ ئەم باردۆخە بدۆزنەوە بە هیوادارین بتوانن ئەم مەردانەی عێراقیش ئەگەر زۆر تون نەبێ هەرێمی کوردستان بێتە ژێرباڵی ئەوەی لە پێناو بەرژەوەندی گشتی ئەگەر هەندێک تەنازولات شتێدا بێ بکەونە ڕێککەوتن و بتوانن ئاهێک بەبەر فەرمانبەران و چەخۆران و دانیشتوانی هەرێمی کوردستاندا بێنەوە بتوانن تا ڕادەیەک باردۆخە ئابووریەکە ڕوو لە باشتر بکەن. زۆر باشە بەڕێز ڕابیحە حەمەد لە پرسای مەڵبەندی بەغدای یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەم کە لە تەوری یەکەم لەگەڵمان بووی. بەڕێزان پشوێکی کوردوەرەگرین و بۆ تەوری دووەم ئەگەڕینە وڵاتان. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان.
جاریتر سڵاوتان لێبێ بە ڕێزانەوەی کە لە پێشەکی بەرنامەکە باسم کرد سنتەری کۆنتترۆلکردنی بڵاوکردنەوەی نەخۆشیەکان CDC لە ئەمریکا راپۆرتێکی بڵاو کرد بۆ تازەترین توێژینەوە بابەت بوو لەسەر شێوازەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و شێوازەکانی خۆپاراستن لی و ئەو ڕێگەیانەی کە ئێستا باوە لە دنیادا بۆ بڵاوبوونەوە و گەیشتنی ڤایرۆسەکە لە نەخۆشەوە بۆ کەسی ساخ. قسە لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری دکتۆر بێستون حسێن کە بە ڕێزیان وەکو پزیشکێک ئەم بابەتەی سنتەری CDC ورتر کردبوو و وەریجێڕا بۆ سەر زمانی کوردی و هەندێکی زافاتی خۆشی هەبوو لەسەری تاوەکو کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستانی سوودی لێ ببینن. کاک دکتۆر بێستون زۆر بەخێر بی سپاس بۆ ئامادەبوونە. دکتۆر گیان ئەوەی کە لە راپۆرتەکە شید کردبووە بزانگەلی کوردستانیش بە راپۆرتێکی تەفاسیل لە هەواڵەکانە ئاماژەی پێکرد بوو دەمەوێت لێرە ڕوونتر بۆ ورتر قسەی لەسەر بکەین ئەگەر بکرێ. CDC ئەم راپۆرتەی لە چۆن گەیشت بوو بەم توێژینەوەیە بڵاوی کردوتەوە و وردە باسی ناوەڕۆکەشی ما بۆ بکەین. بڵاو کرابووە لەسەر چۆنیەتی توشبوونی کەسێک بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا وردەکاریەکانی و وەکو بەرچاوڕوونیەک بۆ خەڵکی کە بۆچی خۆی پارێزیە بۆچی ماسکە کات و بزانێت چۆن خۆی بپارێزە و چۆن توش ئەبێت. ئەمانەی بە چەند خاڵێکی ورد باس کرده بوو حەزم کرد ئەوانی کە زۆر گرنگ بوو لەلام حەزم کرد تاکی کوردیش ئەمانە بە جوانی بزانێت و لێ تێبگاوت و بزانێت بۆچی خۆی ئەپارێزێت لەم ڤایرۆسە و ڕێگاکانی ئاشنا بێت. باشە دکتۆر ئەو توێژینەوەی کە کراوە بۆ خودی ئەمریکا ئەبێت یان دەکرێت ئێمە هەموو وڵاتانی دنیا سوودی لێ ببینین؟ سنتەری CDC سنتەرێکە کە وەکو سنتەرێکە بۆ ڕێگریکردن و کۆنتترۆلکردنی نەخۆشیەکان دانراوە کە بڵاویەکاتەوە هەموو جیهان سوودی لێ ئەبینێت کە ئەمە پێوترە گایدلاینێک کە دایناوە هەموو جیهان ئەتوانێت سوودی لێ ببینێت. باشە دکتۆر ئێستا ئەو ڕێگایانی کە هەن بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکە ئەوەی کە بیستومانەیەمە بەعام بەریەککەوتنە پژمەیە کۆکەیە بەکارهێنانی شتی یەکترە توێژینەوەکە چی تازەمان پێڵێ؟ خۆی وەکو ڕێگا سەرەکیترین ڕێگا بۆ توشبوون بەم ڤایرۆسە لە ڕێگەی کۆندامی هەناسەوەیە لە ڕێگەی چۆنڵی تفەوە ئەو ڤایرۆسەکە لە ناویەتی ئۆگازرێتەوە بۆ کەسی بەرامبەر ئەمە سەرەکیترین ڕێگەیە بۆ توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. وردەکە لە راپۆرتەکە هەنگاو بە هەنگاو باسی ئەمانەی کردووە هەر چالێکێکی ڕۆژانە کە چۆن تووشی بڕەکەی بڕیە ڤایرۆسە چانێکە لە ناو هەر بۆ نمونە هەر چالێکێکی ڕۆژانە لە قسەکردن و هەناسەدان و پژمە و کۆکە و هەموو ئەمانە بگرە بە وردی باس کراوە وەکو بەرچاوڕوونیەک ئێمە حەزمان کرد وەکو بەرچاوڕوونیەک هەموو تاکێکی کورد ئەم شتانە بە جوانی بزانێت. باشە دکتۆر دوو ڕە هەیە ئێستا لەسەر بەکارهێنانی دەستکێش. ڕێیچانەڵێ زۆر پێویستە ڕێیچانەڵێ دەستکێش خۆی یەکێکە لەو هۆکارانی کە ڤایرۆسەکەی پێوە ئەمێنێتەوە. بەتەکید خۆی دەستکێش یەکێکە لەو هۆکارەکانی خۆپارێزی و بەتەکید ئەمە یەکێکە لەو کارە گرنگەکانی خۆپارێزی پێویستە بەکار بهێنرێ بە شێوازێکی تەندروست. باشە شێوازە تەندروستەوەی کامەیە ئەوەیە کە من لە بەیانی و تا ئێوارە پێم بێ یان چییە؟ نا تۆ کە ئەم دەستکێشە بەکارهێنی بۆ ماوەکی دیاریکراوە نابێت لە ئەو پەڕی کە بەکارهێنێ لە ڕۆژێکە و ڕۆژەکەش ئەبێت دایما ئەو پاکشکرانی کە ئەلکۆلی تا بەکار بهێنیت جڵی تاقیم بەکارهێنی بەڵێ لەسەر دەستکێشەکە دەتوانی پێ تاقیم بکەیت ئەگەر بتوانی بیگۆڕی باشتر تەبان ئەگەر بتوانێت بگۆڕێت باشتر ئەگەر نەشتوانی بیگۆڕی ئەتوانی تاقیم بکەیت بەڵام نەک بەبێت تاقیمکردن دەست لێ لێرە دەستی لە دەرگاکە و بەبێ هیچ گوێ پێدانێک و ئەمە بەتەکید دەبێتەوەی گواستنەوەی زیاتری نەخۆشە کاتە دەستکێشی شت بەکارهێنا تاقیم هەرە بەکار ئەگەر دەستکێشەکە ناگۆڕی ئەگەر دەستکێشەکە بگۆڕی باشترە. باشە باورتر ئەمە ڕوونکەینەوە من ئێستا دەستکێشم لە دەسە من و تۆ گفتوگۆکەین و بینەریش دەمان بینێت تاوان دەسەدەم بە مۆبایلەکەەوە واتە منم ڤایرۆسەم خستە سەر مۆبایلەکە بەر لەوەی کە تاقیم بکەم ئینشەڵا پێشمەوە نییە مۆبایلەکەشە بۆ ماڵەوە ڕەنگە مناڵەکان بەکاری بێنێ ڕەنگە خێزانم چێکی بکاتەوە دەستێکی لێ بدە یعنی کەواتە ناکرێ من بەم دەستکێشەوە هەموو چالەکیەکانی ڕۆژانە بکەم بڵێم پارێزراویشم. ناوە ئەو ڕێگاکی هەڵەیە پێویستە دایمەن جێڵی تاقیمان پێ بێت ئەو پاکشکەرەوانی کالکولیان ڕۆژانەی تاقیمەکان جیاوازیان هەیە هەیە هەر یەکە و بڕێکی ئەلکۆلی تیا زۆر لە 170 پێویستە ڕێژەی ئەلکۆلی تێدا بێ بۆی بتوانێت ڕێژە بەرەوسەرێک بێت باشترە. باشە دکتۆر من پێویستم بە چەند دانە ڤایرۆسەیە بۆی کە بڵێم تووشی کۆرۆنا بوو؟ باشە ئەمە توێژینەوەکەی بە وردی باسی ئەمە کردەوە حەزم کرد بە وردی باسی بکەم ئەم کەسێکی
تەندروست هاوڵاتیەکی خۆمان بۆ ئەوەی تووشی ڤایرۆسەکە ببێ بە نزیکەی پێویستی بە 1000 تەنۆرکەی ڤایرۆسەکە هەیە بۆی ببێتەوەی کەسێکی هەڵگەر یاخود توشبووی ڤایرۆسی کۆرۆنا. باشە دکتۆر تخوا بە پرسیارەکەم ئەگەر کەمتر لەو 1000 بچێتە لەشی منەوە توش نابی بەرگری لەشت لەوانێ بتوانێت ئەمە بە شازێکی نزیکراوەی کە باسی ئەگەر فەحسیش کرێم هەر دەرنەکەوێت ئەمە وەکوش بوتم ئەمە بە شازێکی نزیکراوی کە دانراوە ژمارەکان شازێکی نزیکراوی دانراوە 1000 تەنۆرکەی ڤایرۆسی پێویستە بۆ کەسێکەوەی ببێتەوەی هەڵگرێک یاخود توشبێکی ڤایرۆسی کۆرۆنا. دوای وردەوە داهاتوو باسی هەر چالێکێکی ڕۆژانەی کردووە کە چەندێکی ئەو ڤایرۆسە و تەنۆرکەی ڤایرۆسە بڵاوکات و لە هەوادا. بۆ نمونە باسی هەناسەدانی کردووە. هەناسەدان لە یەک خولەکدا نزیکەی 20 تەنۆرکەی ینی تەنها هەناسەدان احتیالی 20 تەنۆرکەی ڤایرۆسەکە کاتە هەواوە لە مای خولەکێکدا. لە کاتی قسەکردنا نزیکی 200 تەنۆرکەی ڤایرۆسەکە بڵاوکاتەوە لە کاتی قسەکردنا لە مای خولەکێکدا. کۆکە و پژمین زیاترە بڕەکەیان زیاترە کۆکە تقریبی 200 میلیۆن تەنۆرکەی ڤایرۆس و پژمەش زیاتر تقریبا 2000 میلیۆن تەنۆرکەی ڤایرۆس پژمەیەک و کۆکێک بەشی سەدان توش بووە بەداخەوە کام تەنۆرکان ناتوانن بۆ چەند کات ژمێرێکیش بمێننەوە لە هەوادا بۆیە دەڵێن ماسک پێویستە لەبەر ئەو حاڵەتی لە پژمەیەکە 2000 میلیۆن 2000 میلیۆن و ئەو بۆ پژمە و 200 میلیۆنیش بۆ کۆکە بڵاوکاتەوە ئەمانش ئەتوانن چەند کاتژمێرێک لە هەوادا بمێنەوە بە چەند ئەمێنێتەوە دکتۆر ئەگەر من لێریا توش بوو بم بپژمم ئێمە چەند مەترسی هەیە لەسەر کەسی دوای وەکو باسا کرێت لە توێژینەوەکان نزیکەی چەند کاتژمێرێک ناوترێت لەبەر و ڤایرۆسەکە تازێت هەموو شتەکانی بەتەواوی نەزانراوە تەنها توێژینەوەت لەسەر توێژینەوەکان ئەکرێتەوە کۆگەنە شتی کۆتایی بەڵام تام دەقێت چەند کاتژمێرێک ئەتوانێت لە هەوادا بمێنێتەوە. دکتۆر ئێرە ستۆدیۆکە زۆر گەورە نیە و زۆریش بچووک نییە خۆ ئەو ڕوبەرەکی دەبینی بۆ ئێرەش مەترسی هەیە بمێنێت لە کاتی پشمەیە لە کاتی کۆکەیە ئەمێنێتەوە گەر کەسەکە توش بوو بێت. ئەگەر کەسەکە توش بوو بێت لەوانەیە بمێنێتەوە شوێنی کراوە زمانی باشترەوە زۆر باشتر هەوا گۆرکەی تیاکرێت باشترە. بۆیە لە ماڵەکانی شاپەویستە پەنجەرەکردنەوە ئاڵگۆڕکردنی هەوا زۆر دروستە پێویستاوانە و دوایە وردەوردە باسی ئەوە کرێت ئەم کەسێک کە توش ئەبێت کاتیش گرنگە کاتی بەرکەوتن بە ڤایرۆسەکەش گرنگە تەنها تەنۆرکەکان مهم نییە واتە چۆن کات واتە هاوکێشەیان داناوە بۆ توش بوون باش هاوکێشەی توش بوون بریتە لە بڕی تەنۆرکەی ڤایرۆسەکە بە لێکدانی بە کاتەکەی باشە وردەوردە باسی ئەەکەین ڕوونیەکەینەوە لە نمونونەکانمانە بۆ نمونە هەر چالێکێکی ڕۆژانەیە ئەتوانین پۆلێنی بکەین بۆ 4 ئاستی مەترسی باش هەر چالێکێک بە ئاستێک پۆلێنەکەین 4 پۆلێنمان هەیە ئاستی مەترسی کەممان هەیە خود نزممان هەیە ئاستی مامناوەندمان هەیە مەترسی مامناوەند ئاستی مەترسی بەرزمان هەیە ئاستی مەترسی زۆر بەرزمان هەیە بۆ هەرێکێکیان نمونەیەکە هێنینەوە بۆی بینەران و هاوڵاتیان بەرچاویان ڕوون بێت کە ئەمانە کە ڕۆژانە هەر چالێکێکەکەن بزان تا چەند ترسناکی لەسەر ژیانیان دروست ئەکات خۆی ڕاستی حەزەکەم ئەوە بڵم لەم کاتەیە کە بەداخەوە هەرێمی کوردستان بەگشتی و سلێمانی بە تایبەتی ژمارەی زۆری نەخۆشی کۆرۆنای تۆمارە کرێ لەو ژمارەشە ڕۆژانە بەداخەوە ئەوانی کە خەڵگیری ڤایرۆسی کۆرۆنان گیان لە دەست ئەدەن ئەمانە ژمارەیەکی زۆر زۆرە بۆ خاوکردنەوە و هێواشکردنەوەی ئەو شەپۆ لەم کاتەیە بەڕێیم پێویستمان بە لۆکداونێک و پێویستمان بە قەدەغێکی سەرتاسەری هاتوچۆ هەیە بەڵام بەداخەوە باری ئابووری خەڵک باری گوزەرانی خەڵک لە ئاستێکی وادانیە تەقبولی ئەوە بکە کە جارێکی تر قوبولی ئەوە بکرێت کە قەدەغیات و چۆ بکرێت بۆیە لەم کاتەدا باشترین بژاردەی ئێمە بریتە لە تاکپارێزی و خودپارێزی واتە کەسەکان خۆیان خەمی خۆیان بێت خۆیان لە خەمی تەندروستی خۆیان نابێت مەبەستمانە کە ئەم شەپۆ لە هێواش بکەینەوە مەبەستمانە کە ئەم شەپۆلێک ئێستا ڕۆژانە بەلایانی کەم و 200 کەس بۆ 300 کەس ڕۆژانە تووشیان ڤایرۆسە ئەبن بەشازە کەم بێتەوە بووی سیستەمی تەندروستی ئێمە بتوانێت تەقبولی ئەو ژمارە زۆرە بکە بتوانین ئێمە وەکو پزیشکان و کارمەندان بتوانین چارەسەری هەمویان بکەین بتوانین بە فریای هەمووی بکەوین کەمترینیان لە دەستدانمان هەبێ بتوانین شوێنی تایبەتمان هەبێ ئامێری هەناسەدانی دەستکرد و ئۆکسیژنی تاڵمان هەبێ بۆ سەرجەمی توشبوون بەڵام بەداخەوە ناتوانرێت لە بکاتەیە بخۆی قەیرانی ئابووریەوە کە هەموو عێراق و کوردستانیشی گرتوێتەوە ئەمە بکرێت بۆیە پێویستمان بە تاکپارێزی و خودپارێزیە بۆیە بینەران بەرچاویان ڕوون بێت چەند شتێک باس ئەەکەین لە هیر ڕۆژانەیە 4 ئاستت کرد نمونەیان بۆ ئەم ئاستانە لە ڕۆژانەیە ئێمە تەعاملیان لەگەڵاکەین بۆ نمونە کەسێک لە ژوورێکە تەنها هەناسە ئەدا دووری
نێوانیە 6 پێەیە یاخود بڵین 2 مەترە نزیکەی 2 مەتر لە یەک دوورن تەنها بە هەناسەدان 20 تەنۆلکەی ڤایرۆسەکە بڵاوە بێتەوە باشە بەڵام قسەکردنی ڕوبەڕوو بە ماسکەوە تەبعاً بە خۆپارێزی تەواوە لێک خولەکە نزیکەی 200 تەنۆلکە بڵاوە کاتەوە بۆیە پێویستە ئەو کاتی قسەکردنەکە لە 4 خولەک کەمتر بێ بە مەترسی نزم دایانین بە مەترسی کەم دایانین وەکو وتمان هاوکێشەی توشبوونەکە بریتە لە تەنۆلکەی ڤایرۆسەکە بە لێکدانی بە کاتەکە وتمان لە قسەکردنا 200 ئەگەر 4 خولەک بێ نزیکەی 800 بۆیە بە مەترسی هێشتا بەڵام مەترسی کەمە ببێ بە 5 خولەک و 6 خولەک و زیاتر 1000 زیاترەکە طبعاً ئەو ژمارانی کە دەیڵی دکتۆر ئەمە نزیکراوە جگە لە نزیکراوی بە خۆپارێزیەوە بە خۆپارێزیەوە بەڵاش کە دوو کەس بەرامبەر یەکتری قساکەن ڕوبەڕوو پێویستە ماسک و دەستکێش و ئەم شتانە بەکار بهێنرێت بۆ نمونە کەسێک لە شوێنێکی کراوە چەند هاوڕێک لە شوێنی کراوی چۆڵەوانی قەرباڵغینە شوێنێکی چۆڵەوانی شوێنەکە هەواگۆڕکەی تیاکرێت ئەمە بە تەواوی خۆپارێزیەوە بیکەن دووری نێوانیان هەبێت ئەمەش بە مەترسی نزمدا ئەندرێ و لەگەڵ ئەوەشە بۆ نمونە لە شوێنێک ئاوەستای کەسێک بەلاتە ئەڕوا بەڕاکردن بێ بە پێ بێت یان بە پاسکیل بێ بە هەر شتێک بێ ئەمەش بە مەترسی نزمدا ئەندرێت ئەمە ئاستی مەترسیە نزمەکانە بەڵام کەسێک پێویستی ڕۆژانە ئەکڕێت لە شوێنێک لە بەقاڵێک پێویستی بە میوە و سەوزە و شتانی ڕۆژانەیەت یان سوپەرمارکێتێکی قەرباڵغ نایانی شوێنێکی چۆڵ ئەمانە بە مەترسی مامناوەندا ئەنرێت بەڵام ئەتوانرم مەترسیە کەم بکرێتەوە بۆ مەترسی ئاستی نزم چۆن بە بەکارهێنانی تەواوی ئەوە هیچ قسەی لەسەر نیە پێویستە بەردەوام دەستکێش و ماسکۆمانە بەکار بهێنە بۆ کەسانی توشبووەکان پێویستە ماسک و دەستکێش و تاقیمەمانە بەکار بێنرێت بۆ ئەوەی بتوانین کەم بکەینەوە بە ئاستی نزم پێویستە کاتەکە کەم بکەینەوە کاتی بەریکەوتنی لەگەڵ ئەو شوێنە کەم کا پێشتر پێویستی بە نزیکەی 10 خولەکە بۆ پێویستی بە 20 خولەکە بۆ کڕینی سەرجەم پێداویستەکانی ڕۆژانی توانێت چەند خولەکێکی کەم 2 دقە 3 دقە 4 دقە بمێنێتەوە لە شوێنەکە بۆی توانین مەترسەکە دابەزین بۆ مەترسی نزم هەندێک شوێنی ترمان هەیە بۆ نمونەوەکو چێشخانەکان ئەو شوێنانی کە بچووکن و ناخواردن مێزەکانیان بەیەکەوەن شوێنەکە هەواگۆڕکەی تیانە بەداخۆمانە بە مەترسی ئاستی بەرز تۆمارە کرێمانە مەترسی ئاست بەرزن لە بەرەوەی شوێنەکە نزیکن لە یەکەوە خۆپارێزیتیایە کەمە هەواگۆڕکێتیایە کەمە ئەمانە مەترسی بەرزن ئەمەش ئەتوانرێت مەترسیەکە کەم کرێتەوە بۆ مەترسی ئاستی مامناوەن چۆن بە ئەوەی کەسەکە لە دەرەوەدا بنیشە شوێنێک بێ هەواگۆڕکەی تیابێت و دووری نێوانیان بپارێزن دایمە دەستکێشی لە دەستا بێت ماسکی لە دەستا بێت ماسکی بەست بێت لە کاتەیە تا ئەتوانێت دەست لە ڕووکارەکان نەیات دەست لە کورسیەکان نەیات بۆ کەمکردنەوەی بۆ ئاستی مامناون هەنێ شوێنە داخراوەکان کە قەرباڵغن ئەمانە بە مەترسی ئاسبەرز ناوەبرێن و لەگەڵیشا قوتابخانە و هەنێ شوێنی کارکردن هەیە کە بچووکن ئەمانە بە مەترسی زۆر بەرزدا ئەندرێن بەداخەوە ناتوانین قوتابخانەکان بە مەترسیەکەشی کەم بکرێتەوە بۆ مەترسی بەرز ئەمانە مەترسی زۆر بەرزن لەبەر ئەوەی کە خوێنکارێک کە ئەمێنێتەوە لە شوێنێکدا چەند کاتژمێرێک ئەمێنێتەوە باگەر مەوداش لێنەوەیان لەبێ کاتەکەی زۆرە دکتۆر توێژینەوەکە باز لەوەکە ئەم ڤایرۆسە چەندێک لەسەر ئەم مێزە ئەژی چەندێک لە هەوای گەرم و سارد ئەو گەرما و ساردەکە ماوە تا ئێستا پێشتر وەکو توێژینەوە ئەمە ڤایرۆسێکی تازەیە زانیاری تاومان لەسەری نییە توێژینەوەکان بەردەوام من زانیاری کۆنکرێتی لەسەری نییە ئەم زانیارەکان ئەوانی کە هەن تەنها زانیاری زۆر دەقیق نین تەنها توێژینەوەن بۆیە ئەوترێت سەرتایان و لە گەرمایە نامێنەوە ئێستا کوردستانمان پلەی گەرماچی لە ڕۆژانە 200 کەسیش تۆمارەکرێ یعنی تا ئێستا لە چلیشە ڤایرۆسەکە ئەژی باش بۆمانەوەشی وەکو پێشتر باسمان کرد بووە وەکو توێژینەکان باسیەکان نزیکەی 2 کاتژمێر بۆ 3 کاتژمێر ئەتوانێت لە هەوادا بمێنێتەوە هیچ باسی ئامێر و شوشە و مۆبایل جیاوازی وەکو جیاوازی بە دیتیل باسی ئەوە نەکراوە بەڵام بە شازێکی گشتی لەسەر ڕووەکان هەنێک ڕوو هەیە بە لە هەنێک توێژینە باسکراوە بۆ دەکاتژمێر ئەمێنەوە بۆ چەند ڕۆژ ئەمێننەوە ئەم ڤایرۆسا وەکو چۆنێت بن بە تۆپەڵێکی پیسی ئەمێنەوە لەسەر ئەو ڕووکەشانە کاتە پێش دەستبردن بۆ هەر شتێک پاکردنەوە زۆر تاقیم زۆر مهمە باشە دکتۆر ئێمە هەمیشە پێویستمان بە ئەوەی کە باست کرد چوونە مارکێت و دوکان و شتەکانە بێ شت ئەکڕین ئەکینە علاگە و ئەیهێنینەوە چۆن مامەڵ لەگەڵ پێویستە هەر شتێکمان کرد با بتوانین ئەوانی کە ئەکرێت تاخیمی بکرێت هەر کیسێکە هەر شتێک بتوانین بە ئەلکۆهۆل ئەو پاکشتەکانی ئەلکۆلیان تایە بە تەواوی پاکشیانکەینەوە دیتۆڵ نا بە ئەلکۆلەکە باشترە زانستی ترە بکرێت بە ئەو ڕێگەکی زانستی نیە و بە زەوانی لە شوێنانێکە و پاکشکەرانەوە
دەست ناکەوێت دیتۆڵ بەکاندرێت بەڵام وەکو زانستیەکە ئێستا ئەو پاکشکەرانی کە بیزی ئەلکۆهۆلن ئەوانە بەکاربهێنرێت باشترە ئەو شتانش میوە سەوزە و پێویستە بە جوانی بشۆرێتەوە. باشە دکتۆر کاتەکە کەم ماوە دەمەوێت باسێک لە ئەو ڤاکسینانە بکەین کە هەن ئێستا WHO دوێنێ ڕایگەیان ڤاکسینی یەکێک لە کۆمپانیەکان بە نزیکترین وانە بە باشترین جۆریشی دادەنێ بۆی کە تەتەوری پێ بکرێ و بڵاو بکرێتەوە. چیمان پێڵێن WHO چیڵێ لەسەر ئەو بابەتە؟ ڕاستی ئەمێ سەرەتا ئەوە بڵێم حەز ناکەم تاکی ئێمە جارێکە بە تەمای ئەوە بێت کە پێکوتێک ڤاکسینێک بدۆزرێتەوە چاوەڕێی ئەو بکات و خۆی نەپارێزم. مهمترین شت لەم دقەیە هیچ چارەسەرێکمان نییە، هیچ چارەسەرێک نییە تا ئەم دقەی قسەی تێداکەین بۆ کۆرۆنا. هیچ چارەسەرێک نییە. ئەوەی کە هەمووی چۆنەڵی تاقیکردنەوەی هێشتا نەگەشتۆتە قۆناغی کۆتایی پێهێنان ئەو ڤاکسینانش کە بەردەوام کە دروست ئەکرێن هێشتا لە قۆناغی تاقیکردنەوەیان تەنها ڤاکسینێکەیە کە WHO وەکو باشترین ڤاکسین دیاریکرد و ڤاکسینی کۆمپانیای ئەسترازێنیکای بەریتانیە کە بەتەمایە لە چەند مانگی داهاتوودا ئەگەر تاقیکردنەوەی کۆتاییەکانی سەرکەوتوو بێ بخەتە بازاڕەکانەوە. بەڵام وەکو پێتەڵم حەز ئەەکەم تاکی ئێمە زیاتر پابند بێت بە ڕێنماییەکان بۆ ئەوەی لەم هەنگاوەیە کوردستانمان بەرەو خراپتر نەڕوات بۆ ئەوەی کەسە ئەزیزەکانیان بپارێزن داواتان لێ یەکەم تا ئەتوانن لە ماڵەکانی خۆتانە بمێننەوە تا ئەتوانن لە ماڵە بمێننەوە. ئەو کەسەشی کە زەرورە پێویستە بچێتە دەرەوە چەند کەسێک لە ماڵەکەی چێتە دەرەوە تا ئەتوانێت نەچێتە شوێنی قەرباڵغ. شوێنە قەرباڵغەکانی زەرور بێت تا ئەتوانی دووری مەودای نێوانیان بپارێزێت و بەردەوام دەستکێش و ماسک بەکار بهێنێت و پاکشکەرەوە بەکار بهێنێت و ئەگەر پێویستیش نەبێت لە ماڵە بمێنێتەوە زۆر باشترە. دکتۆر شتێک هەیە لەو راپۆرتە و توێژنەوەی CDC باسمان دەکرد بێ و تۆ بەگرنگی بزانیت ئەوانەی کە بە گرنگ بوو هەستەکەم یانی ڕۆن بە باسمان کردووە بەس حەزەکەم دووبارەی کەمەوە بۆ هێواشکردنەوەی ئەم شەپۆلی کە ئێستا کوردستانی گرتوێتەوە بۆی بەرەو خراپتر نەڕۆین داواتان لێ یەکەم کە پابەندی تەواوی ڕێنماییەکان بن بۆ ئەوەی کوردستانمان پارێزرا بێت. بە هیوای پاراستنی کوردستانەکەمان و سپاس بۆ تۆ دکتۆر. سپاس بۆش کە بینەر بوون ومێ دەکەم هەمومان خۆمان بپارێزین لە پەتای ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەخوای گەورەش کوردستانەکەمان بپارێزێ لە پەتا و ڤایرۆسی دەوروبەر. خواتان لەگەڵ.